بەڵازان خۆشەویستانمان لە بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکان لە هەرێمی کوردستاندا کۆمەڵێ بنکە و کۆمەڵێ دەستگای زۆر باش هەن کە منداڵان و گەنجان و تەنانەت گەورەکانیش فێری لەبەرکردنی قورئانی پیرۆز دەکەن، ئاشنایان دەکەن بە فەرمودەکانی پێغەمبەر عەزیزمان صلی الله علیه وسلم. زۆر وانەی دیکەی پەروەردەی یەکێک لەو بنکە گرنگانی کە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە شاری سلێمانی لە فێربوون و لەبەرکردن و دیراساتی قورئانی پیرۆز و فەرمودە و وانە پەروەردەیەکان بۆ منداڵان و بۆ گەنجان کە ڕۆڵێکی باشی هەبووە. بنکەی ڕۆشن کە لە ماوەی ڕابردوودا توانیویانە کۆمەڵی خولی زۆر باش بکەنەوە، لە ئێستادا کۆتا خولیان لەبەرکردنی قورئانی پیرۆز بووە. ئێمە گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ مامۆستا عەبدولحەمید بەرزنجی لێپرسرایی بنکەی ڕۆشن. مامۆستایان زۆر بەخێر بێ. بەسەلامەت تاکە، زۆر سوپاس بۆ ڕێزیشتان. خێشتان ساغ بێ. چاوەکە مامۆستایان پێش بینە سەر بابەتی خولی لەبەرکردنی قورئانی پیرۆز و ئەوانە لەگەڵ کاک داناش باسمان کرد، هەنی ماشەڵڵا جەنابەت بەدەر لە وتاربێژی و پێشنوێژی و ئەیتر ئەوە ئەم بنکە هێشتانەیە کات چۆن بەرەکەتی تێکەوتووە ئەوە فریاکەون و الحەمدوللا ئەوە سەرقاڵ. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵای خوای گەورە و میهرەبان لە جەنابتان و تەواوی بینەرانی بەڕێز و خۆشەویست بێ. خوا بەخێر بێت. و لە ڕاستیدا پیشەی مامۆستای ئاینی تەنها لە مزگەوتە لەوە کورد نەکراوەتەوە تەنها نوێژەکەی بکات و بڕوات. لە ڕاستیدا ئەمە گەر مامۆستاش لەوێ نەبێ زۆر کەسی تر دەتوانێت ئەم دەورە ببینێت. بەڵام زۆر بابەتی کۆمەڵایەتی هەیە لە ناو گەڕەک و مزگەوت و مەنتیقەدا کە پێویستە مامۆستای ئاینی ئاگای لێ بێت. و بەشێکی گرنگیش لەوانە کە بریتیە لە پەروەردەکردنی خەڵک و بەتایبەتیش ڕۆڵ و ڕۆڵەکانمان گەنجولاوەکانمان. لە ڕاستیە ڕەنگە ببینین بڵێن گەنج الحەمدوللا بە شێوەیەکی بەرچاو کە دێنە مزگەوت نوێژەکەن و یا لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژۆ بنوێ لە شەوانی قەدرا مزگەوتەکان ئاوەدانەکەنەوە. بەڵام بەڕاستی ئەمانە ینی پێویستیان بە پەروەردەیەکی جوان و دروست و ڕێک و پێک هەیە. ئێمەش بە فەزلی خوای گەورە سوبحانە وتەعالا دەستمان داوەتە ئەو کارە و سەرقاڵی دەرس و دەور و ئەوەنەی کە خوای گەورە سوبحانە وتەعالا تەوفیقمان بات و یارمەتی دەرما بێت ئینشاءڵڵا بە ئیزنی خوای گەورە ئەمە بەکارێکی گەورە و گرنگی دەزانین. ئیمامی نەووی ڕەحمەتی خوای لێ بێت لە کتابێکی هەیە باسی ئەتیبیان فی ئادابی حەمەلەتی القورئان. لەو کتابەدا کە الحەمدوللا ئێمە هەروەکو مەنهەجیشە لە بنکەی خۆمان وە ئەو مامۆستا بەڕێزانی کە لەوێن هەر کتێبەکەش دەخوێنین بە سەنەد و ئیجازە و هەتا ئیمامی نەوەوی کە دەیدین الحەمدوللا بۆ مامۆستا بەڕێزانە. یەکێ لەو خاڵانە کە ئیمامی نەووی باسیەکە ڕەحمەتی خوای بێت دەفەرمێ پێویستەکە ینی مامۆستای ئاینی مامۆستای مزگەوت هەنێ مەشغەڵەت و سەرقاڵی و ئەم شتانە هەیە وازی لێ بێنێت تەرخانی بکە بۆ بواری دەعوە بانگەوازەکە. ینی ئێستا ڕەنگە زۆر ینی هەنێک کەس حورمەت و ڕێزم هەیە بووی ڕەنگە بەهۆی زۆر سەردانکردن یا زۆر بواری کۆمەڵایەتی یان چون بۆ دەعوەت یان هەنێ مناسەبات و شتر زۆر بەوانەوە خۆی سەرقاڵەکات. جا ئیمامی نەووی ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێ پێویستە مامۆستای ئاینی داعی و بانخواز پێشنوێژی مزگەوت ئەوانی کە ئینسان مەشغوڵ و سەرقاڵەکات لە کاتێکە زۆر پێویست نییە واز لەوانە بێنێت خۆی تەرخانکا بێ بۆ بابەتی دەعوە و بانگەواز و خزمەتی قورئان و ئەهلی قورئان کاتەکانی خۆی تەرخان بکات. بابینە سەر هەر لە بنکەکەەوە دەست پێ بکەین. بۆ ناوتان ناوە ڕۆشن کە پێچەوانەی تاریکی و وەنیە ینی لە چیەوە ئەم فکرێتان بۆ ئەم بنکێ ناو بنێن ڕۆشن؟ بەڵێ طبعا وڵی کۆمەڵێک ئەسباب و هۆکار هەبوو. طبعا قورآن كخواي جورا سبحانه وتعالى باصي دكاد وبيغمر صلى الله عليه وسلم بهماشي وكوصفي كراوة يعني وكو بشدايك الروشن ك إنسان لتاريكايا كان جياني دنيا درهينت برو نور روناكي روجي دواي الراسية معلومة كجياني دنيا همي هالتواوا بيبدلام أواني كسرفرازي وعاقبة خيري جياني دوار روش بدز دهينن أوانا كنور روناكيان لروجي دواي دا زۆرە چونکە لە ڕۆژی زیندووبوونە و لە ڕۆژی حەشردا یەکێک لەو قۆناغانەی کە ئینسان پێیدا تێپەڕ دەبێت تاریکاییەکە کە هەندێک لە زان دەفەرمونون پێش پردی سیڕاتە کە لەو کاتەیە خوای گەورە سوبحانە وتەعالە نور و ڕۆشنایی ئەدا بە ئیمانداران ئەفەرمێ عەلا قەدری ئەعمالهم بە گوێرەی عەمەل و کردەوەکانی خۆیان حتا فەرمێ ئینسانی وایە بە قەدر سەرپەنجەیەک يعني خوای گەورە ئەو نورەی هەیە ئینسانی واشە فەرمێ بە قەدر شاخێک لە پێش خۆی نور و ڕۆشنایی هەیە. جا ئێمە کە ناومان ناوە ڕۆشن
يعني لو معناي قرآن وك هكذا شون أم قرآن بكويت براسير رجاي الدنيا ودوار روج الروشنة يعني أزاني لجاني دنيا خارجي شيء أزاني لدوار روج دا سرنجام وعاقبتي بروكشو وأروات ويعني السبب يتري شابون كإن شاء الله بيسمعنا بإذن خواب بيته صدقيك جارية رجايك الروشن إن شاء الله بو دايكو باوكمان وهم أمام مسانيك بهرمان بوليان إمام الشاطبي رحمة الله عليه بفرمي جزا الله بالخيرات عنا أئمة لنا نقلوا القرآن أفهمي خواهي قوله سبحانه وتعالى بعداشي أو ما مستوى بيشوا قولانا ما باتوا كبراسي أم قرآنيان قيان دوبا إمو بمشي ور بارا وجوان وشيرينه حتى جيشو تدزيما الحمد لله. ما وصيان شوازي بجداري كنا كتشون شوني بولا أم خلي أم سلطان دا تمنكان وشوازي بجداري شون بو. بلا طبعا من كيان روشن سواز بخواهي قول صالي 2017 مولات الرسمين وزارة وقاف حكومة هرم كردستان ورقتوها صالي كورونا كا أو صالة بحقيقة الشجمان يك دقابن كان داخراو أما راسي مساز نكدا جينا أم حوصالي ترى الحمد لله هم صالك كوملك إجازة وما مصايب الرصيدة تخرجي كدوا ديار بن كي روشن هربو زانياري بنراني بريزيش وكو خولي هاوينن يتنها لسيمان دابي بلكو صال دوان زيمان يسك خطاب خانة كراوته حتى خطاب خانة طوابي حتى خولي هاوينش أمام بردوامن أم بريانا طبعا تشكوملك بشي تدايا بشي كان بشي قراءاته بو مولد ورقة بشي كان بشي لبركدني قرآن هاروكو بشكاني تريج بشي تحقيق النوماني وهروها بشي ورزش وشالاكي ياري وأمجور اشتانش مان هي بشي الحمد لله أمصال شج بدامان طاوي قرآني بيروزيان لبركد هكا تمنيا لواني لدوري 15 صال بو حفظ صال هلو دوري أبي الحمد لله أمانة طبعا دوسي صالك خريك نصواز بخوي ولا وأخوام يعني بردوام لقل يندابهم جيشونا تشويه شيتان كدو إن جادوا أو مسألة القرآن هلا بركدني نية بلكو مراجعة وبيداتشو نويشي ك بيستكا مراجعة بكنوا جدولك مودا نابون كروجانة شنك دتوان أم مراجعة دكنو كبدري جايش كاتكان إن شاء الله هر خريق بن صواز بخوي پروردگار هلا مناسبة كش برايك بيجنياري ويكلمتي من سفري عمره بويشي كان دكام يترو كليلي خير بو اواني ترج براكي ترج وتي منش دواني عند ابو مترو الحمد لله هرششيان سفري عمريان بو كرده كرايه دياري بو هاني خالتي ترج الحمد لله جامن بيامو تميو كدشنا مدينه امسي روجه ان شاء الله لبي ختمك قراني بيروس بلا بردكن كاتك كدشنا شاري مكان إن شاء الله ليش دو ختمي قرآني بيروز دكان كاتكاني خوتان يترهد خارجي قرآن وطبعا خلتي مزجوتي خومن الحمد لله أو جنجانة دناسيت لبروي ك بيش لقرن جبياني كدهاتن أخير كز دروش ندرو وكاتي درجاي مزجود كراي وبيش نيوروان دهاتن زوجار حتى عصر يا حتى إيوارة خارجي دور كنو لبكني قرآني بيروز ما هذا كولا باي ولا شو نكي مزجوتها الحمد لله طبعا اما بروسيكي دورو دريجه او نبلي قران اتواني بماوكي كم لبريب كي چونك لبر كردني كتو لا فريق لبر كرد بون من لحفتيه كا بينج روج لبدي كي يا شج روج لبدي دكي روجي ششم دبي مراجعه هم يبكيته وردو دروجانا بيوس بم مراجعه كدنيا بشيتوا فهما شو بدانش كمولاتي قراءتي يعني ورقته الحمد لله اوان الشيانا لاني كم صالك مالا إن هينا دو صالة هينا سي صالة خريكة شو كأيش بكو ملك قناغد يعني دبي امتحاني التجويد كات سرو هشتا بينت إن جدوا أو دبي جزمي عم بخواني توا باخواني بيتي شي جارو دل خوانو امتحانك يتياك للاي لجنة دروات جزئي تبارك ليش للاي لجنة امتحانك دكات أجر جنجاوب إن جادت شيء تختم باش ما مصدق قال له شو برايك هم قرآني فيروزيان لبركدو خوي بروزگار بركة بخاطر تمنيانوا هل لم أهنجيا كومالك براش چند جزء قرآنيان لبركدو كومالك برا بابلن إجازة قراءات بلا قراءات يعني ورقرتوا أي أمانة شون بون أما ديويكي برسالك ديويكي ديكي أم بنكي إيو بس تايبتها ببرايان يعني
خوشکانیش و ئافرەتانیش لەم بوارەیە ئەسپی خۆیان تاوداوە. خی گەورە پاداشان باتەوە بە دڵنیاییەوە بەشی خوشکانیش الحەمدولله هەمان بەشی قیڕائەتیانێ و هەمان بەشی تەحفیز و لەبەریان هەیە و الحەمدولله ئەوانیش یەکەم ئاهەنگ و مناسبەی خۆیان کردووە سواز بخوای پەروەردگار بەنسبەت بەڵێ وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئەم شەش برای کە الحەمدولله هەموو قورئانیان لەبەر کردبوو 45 کەسی تریشیان ئەمانە لە 2 جوز ئەوە تیایی بوو هەتا 20 جوزە ماشەڵڵا ئەوان یعنی سەر تۆ تەماشا دەکرد ئەوە لەسەر کورسیەکە مناڵێک دانیشتووە ئاوانەکەیت لەوانەیە نەیبینی لە ڕزی دووە موسێ هەموو بەڵام کە تەماشاکەی ماشەڵڵا 10 جوزە قورئانی لەبەرە مامۆسایانی ئاینی یعنی کە ئیمامەت و پێشنوێژی دەکەن ئەوان لە هەموو خەڵک زیاتر بە حەقیقەت دڵیان خۆشە بەو قورئان خوێنانە چونکە مامۆساکە بۆ خۆی ئیمامەت دەکا ینی هەنی مامۆسای بەڕێستەیە جاری وا هەیە ینی پێشنوێژی مزگەوتێکە هەنی جار دانیشێ بۆ نوێژە فەرزەکان مستحافێکی دانەوە لە بەرامبەر خۆیدا بەڵام ینی ئەمە هەمووی فەزڵ و منەتی خوای گەورەی لەسەرمان من جاری وا هەیە کە ئاوا لە ڕیزی نوێژە کە ڕووەکەمە نوێشوێنەکان و دەڵێم ئیستە و جاری وای هەر لە ڕیزی یەکەمە دووسێ حافظ قورئان وەستاوە ماشەڵڵا لە ڕیزەکانیدا بۆن من ئەگەر لە سوورەتی بەقەرە بخوێنم نوێژی وا هەیە لەوانەیە 25 کەسی تیاوی کە سوورەتی بەقەرەی لەبەرە ماشەڵڵا هەر هەڵەیە بکە یەکسەر حاضر زۆر شەو بوو مامۆسای ئەمەش بەڕاستی عادی الحەمدولله بەرەکەتی خوایە بەڕاستی ئەمانە تەمان و کەسەی کە مامۆستا ئەگەر بیرکەنەوە لەمە زۆر گەورە یعنی تۆ تەماشاکەی گەنجێک تووشی سەریەشە بۆ تووشی چاویەشە بۆ بەهۆی مۆبایلەوە یعنی ئەو نەخسی مۆبایلەکە بەڵام گەنجێکیش دەبینی لەو تەمەنەدا ماشەڵڵا تەبارەکە الله ڕۆژانە 4 سعات 5 سعات مانوو نابێت یعنی سەری وا بەم قورئانەوە لەبەری دەکات دێت دەڕوا دەیلێتەوە یعنی ئەمە باوکێکێک لەو حافظ قورئانانە طبعا هەمویان بە حەقیقەت هەر دڵیان وا بوو بەس یعنی ئەو شەوکە هاتە لام زۆر قەرەباڵغ بوو هەر پەلاماری دەستمیەدا دەسم ماچکە هەر ئەگریا ئەوەنە ئەگریا لە خۆشیانە ئەوەنە دڵی خۆش بوو چکە بەڕاستی ئەمە ینی زانان لەسەر فەرمودەی پێغەمبەر خاصم کە فەرمی ئەگەر قورئان لە پێستەیەکە کۆ بکرێتەوە ئاگر نایسووتێنێ زانانە فەرمن ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی ینی هەر دڵێک هەر سینەیەک کە قورئانی تێدا بێت بۆ کەسێک کە بەڕاستی ئەهلی قورئان بێت ئاینا ئێستا هەیە هەموو قورئانی لەبەرە بەڵام ملحیدە پەنا بەخوا دێت ڕخنە ئەڵێ من ڕخنە لە قورئانەگرم نەعوذ بالله بەڵام هەر کەسێک بەڕاستی ئەهلی قورئان بێت و ئەوانە ئینشاءالله بەئیزنی خوای گەورە ئاگر نایسووتێن ئینشاءالله مامۆستا لە بەرکردنی قورئانی پیرۆزە یاخودەوانەی حافظ قورئان دوو جۆر کەسایەتیان هەنێکیان هەر نایانەوێ خۆیان دەربخەن هەرشە بەم چەشنە ئاهەنگیان بۆ ئەگەڕن پێم وایە هەردووکی دروستە ینی ئەوەی کەیان پێخۆش نییە دەرکەوی کەشیان ینی حتمما نیەتیان ئەوەیە بێتە هاندان و بالفعلی جوایە ینی تۆ ئەبێتە هاندانێکی زۆر باش خێزانێک دایک و باوکێک ئەبینێت لە سوۆشیال میدیایە ڕسمی مناڵێکی 5 ساڵ 6 ساڵ هەموو قورئانی پیرۆزی لەبەرە لە مێشکە کەڵکەڵا بێت و ئەوەیەوێت منداڵەکەی خۆشی بەرێتە بەر ئەو شوێنەوەی زۆر شتی وا هەبووە ئەمان تا چەند گرنگە کە پیشان بدرێت ینی با ئاهەنگی بۆ بکرێت خۆی تۆ جەنابەت ینی سیرکە گەر لە قورئانەکە خوای گەورە فەرمی ئین تبدوا الصەدەقات فەنیعما هی ئەگەر سەدەقە بە ئاشکرا بیکەن زۆر چاکە وإن تخفوها وتؤتوها الفقراء فهو خير لكم ئەگەر بیشارن و بیدەنە هەژارەکە ئەویان چاکترە بۆ ئێوە ئەمە کە ئەیدەیتە هەژارەکە بەنهێنی بۆ خۆت چاکترە ئەوەی کە بە ئاشکرا ئەیکەیت بۆ هەژارەکە چاکترە یعنی ئەو کەسێک کە وتی من عومرێگەکەمە دیاری تەمەن ساڵی تریشە عومرێکی دوتە دیاری بۆ برانە ئەگەر هاتوو هەر پەنهانی بوایە باشە یعنی کەس پێی نازانێت ڕەنگە کەسی تریش هینی نەکردایە بۆ ئەوانی تر بەڵام ئەمە بووە هاندانێک بۆ ئەوانی تر هەروەکو ئەوەی جەنابێک کە فەرموود برای ترمانەیە کە ئیجازی وەرگرتووە لای ئێمە ئێستا الحەمدولله پێم وایە بۆتە حافظ قورئان بۆی هاندانی ئەوانی کەوە بەڵێ بەس لەوانەیە کە خۆی شاردۆتەوە ئامادەنیە لە ئاهەنگی وایە بێتە ئامادەنیە حەز ناکات دەکەوێت بەڵام ئەمانە ئێستا کە تۆ ئەم ینی گەنجانە ئەبینیت لەوانە ینی زۆر بڕاستی مای دڵخۆشیە کە ینی ئەو خەڵکە نازانێت جاری وا هەیە لە دڵخۆشی خۆیانە باوەڕت بێ طبعا الحەمدولله زیاتر لە 1000 و ئەوەنە خەڵکی لێ بووە لە کاتی ئاهەنگەکەیە ماشەڵڵا چۆن خەڵک سەری بڕی سەری گرتە بوو ینی دەستی ماجەکردن ئەم لاولایان ماجەکردن سەریان ماچەکردن دەستخۆشییان لێکردن دوعای خێریان بۆکردن
بدڵنیایەوە یعنی ئەم جۆرە هەندانە ئەم جۆرە باسکردنە جا بەرزترین سەنەدی قیڕەئەت لە هەموو جیهانە سوپاس بخوای گەورە لای کوردێک بووە کە شێخ محیدینی کوردی بووە دیارە چەند ساڵێک لەمەوە پێش 15 ساڵێک لەمەوە پێش وەفاتی کرد کە مامۆستای گەورەی قورئان خوێندن دکتۆر ئەیمەن بووە ینی بە 28 کەس ئەگەیشتە سەر ڕەسوڵ عەلەیهی سەڵات وەسەلام ینی ئێسەوەی کە تەلەبەی ئەوە باشە ینی لای کوردێک بوو ئەم سەنەدە عالی ئەم سەنەدە بەرزە طبعا ئیمامی ئیبن الجەزەریش ڕەحمەتی خوا لێبێت کار کردبووە خزمە زانایان فەرموون ئیمامی بوخاری و موسلیم ڕەحمەتی خوان لێبێت پلە و پێگەیان چۆنە لای زانانی فەرموودە ئیمامی ئیبن الجەزەری لای زانایانی قیڕەئەت ئاوا بووە کە کورد بووە الحەمدولله ینی کە لە ناو کووردا خزمەتێکی زۆر گەورەی قورئان و قیڕەئەت و زانستەکانی قورئان کراوە سوپاس بخۆیمە زۆر دڵخۆشین کە ئەبینین لە ناو بنکەکانی فێرکردن لە بەکردنی قورئان وەکو جەناب داماژر پێدا لە سەرەتا لە ڕێکخراوەکانی تر سوپاس بخوای گەورە یعنی نمونەیەکی زۆر جوانە سوپاس بخوای گەورە کاتمان ماوەیە خولەک ئەم بنکەی ئێوە بێگومان مەسروفاتی هەیە چێ هاوکاری ئەکا و لێرەوە پێم چیە بۆ دانیشتوانی گەڕەکەکەتان بۆ نوێژخوێنان بۆ خەڵکی دیکە هەم لە ڕووی مادی هەم لە ڕوویەوەی کە مناڵەکانیان هەن بن بێنە ئەم بنکە وەک دواوتەی خۆش لە خزمەتای والله ئەمە طبعا قسەیەکی لە مامۆستا گەورەکان کە ئەفەرمی هذا أعز سند في الدنيا رتبته بالاتفاق العليا لمثله يرحل شاما ويمن وقد أتانا سائغا بلا ثمن كاتي خوي خلق شو بو الشام بو يمن بو حجاز حتى أم قرآن فر بأم سندي قراءته ورقري يستون لناو قرأك خوتا لناو شاركي خوتا لناو مزقركي خوتا كبينش فرزان يجي ليكي الحمد لله أما مصاو سند قراءته بردسة لبرو من ظلم براسي عزليك بو كسمان نماوا حتى يعني ما سواد وكمالك ما مصاي آينيا هاتو چوی ئێمە دەکەن و قورئان دەخوێن و پیان شەرم نییە لە لای گەنجێکی دە 15 ساڵ قورئان دەخوێنێ لەبەرەوە لێرەوە داوا ئەکەم بەڕاستی لە هەموو دایکان و باوکانی بەرز کە هانی گەنجەکانیان بدەن ڕاستە قوتابخانە کراوەتەوە بەڵام لە کاتی قوتابخانە دەوامی هەموو بنکەکانە بێتە تەنها 1 ڕۆژ تەنها 2 سەعات ئەوش لە کاتی ئیمتیحانەکانە کەمەکرێت و لە کاتی ئیمتیحانی شەستەکەیە دەوام ناکەن لەبەرەوە با یارمەتیان بن هاوکاریان بن ئەمە وەکو لایەنێک کە بیانێرن دووهەمینشان بە حەقیقەت لایەنی هاوکاری چونکە ئەمانە هەموو مامۆستاکان کە لەوێن خۆبەخشن هەموو مامۆستاکان لە بنکەکانی فێرکردن لە بەکردنی قورئانی پیرۆز خۆبەخشن هیچ تەعینات و شوێنێکی هاوکاریەکیان نییە لە هیچ شوێنێکەوە هەر کەسێک کە ئەهلی خێر بێت یعنی خێرخواز بێ خوای گەورە پێداو بێ خوا پێداو بێت با بەڕاستی هاوکاریان بکە یعنی لە ڕۆژی قیامەتا تۆ چەنە دڵت خۆشە کە خوای گەورە پرسیاری لێکا لە ماڵەکەت من ئەینە ئیکتەسەبە وەفیمە ئەنفەقەه چۆن و پەیاکە چۆن سەرف کرد بڵێ وەڵڵاهی خوای گیان من ئالەو بنکەیا سەرفم کرد لەو تەلەبەی قورئان و پەروەردە جوانەیە من پارەکەم سەرف کرد بەڕاستی یعنی ئینسان کۆڵی قیامەتی زۆر بۆ ئاسانە بێت ئینشاءڵڵا چی بکری هەر کەسێک کە خوا پێداوە من جارێک ئەوە لە وتاری جمعە شەر لە خولی هاوێنێکە کرایوتم خەڵکینە خولی هاوێنێکە کراوەتە کۆمەڵێک پێداویستی هەیە کتێب و قورئان و ئەمانە کێ توانی کەوا هاوکار بێت ئیتر ئەمە لە ڕادیۆ مسلمانێک گوێی لێ بوو لە شوێنێک دوای تەلەفۆنی کردە بوو ئەو مامۆستا بەڕێزە لە کام مزگەوتە هات بۆ لام ئیتر ینی هەنێک دیاری هێنا بووتی وەڵا هێنامە بۆ ئەو تەلەبانە جاری وهای ئەم قسە خێرە ڕەنگە لە کەناڵێکەوە بەگا بە کەسێک ڕەنگە لە ڕادیۆیەکەوە ڕەنگە لە وتاری مامۆستایەکەوە والحال ئێوەش ئینشاءڵڵا هەموو لایەکتان مأجورن بإذن خوا گەورە گەیاندنی ئەو پەیامە جوانە کە ئێمە خزمەتی قورئان و ئەهلی قورئانی پێ بکەین ئینشاءڵڵا خوا دەستچاو خێر بێ مامۆستای گیان بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی پێشنوێژ و تارخوێن هاوکات لێ پرسایی بنکەی ڕۆشنی خوا بەخێر مامۆستا گیان